فیلمێکی سینەماییە بەرەو تەوابوونە ئیشەڵڵا فیلمی سێگەمژەکەیە. ئەسەفیان بینی بزنەکان ببینی هێشتا پێ دەکەین ئەوەندە قست و جوانێ. تو عاقلیان شێتی نا بەڵام بەقورعا عاقلم. طبعا هەمووی کۆمیدایەکی پڕ و کۆمیدایەکی خۆش و بەدڵی بینەران دەبین 100%. ئەکتەرەکانیش وەڵایی زۆربەی ئەکتەرەکانی تێدایە. لەم ئیشەشدا کاکە مەسعود مەساریمان هێناوە لەگەڵ چەند ئەکتەری دیکەیە، شازادەیە، شێرزاد پۆلیسە، مامۆستا سەباحە، زانە ڕۆشەنە، کاک ڕێکارە، کاک ساڵحە، کاک سەباحە، کاک هەدارە، ئاریسەخانە، زۆربەی ئەکتەرەکان بەڕاستی ناتوانم هەمویان بڵێم، بەڵام زۆربەی ئەکتەرەکانی تێدا ئیشەڵڵا. ئیشەڵڵا بۆ جەژنی قوربان 100% لە سینەمای هەولێر پەخش دەکرێت. وەڵڵاهی ئێستا حالیان هونەری کوردی بەرەو پێشبوونە، ئەلحەمدولیلا ئیش و کارێکی باش دەکرێتن وەکو هونەری ئێستاکە بەرەو پێشوە زۆر دەستیان خۆش بیت، دەستی هەموو لای خۆش بێ، ئەوانەی فیلم بەرهەم دێنن یان کاری هونەری دەکەن دەستی هەموو لای خۆش بیت.